لە بڕۆکسلا پایتەختە بەلجیکای ڕەوەندا کوردی لە دژی عێرشên تورکیا خۆنیشاندانەکردنە ji بۆی زانیاریین زێدەتر دەبچنە جەمنوچەکانی me Berzan Hesen لە بڕۆکسلا پایتەختە بەلجیکا. Berzan ev demête baş. Berzan daxwaziya revenda Kurdî çi ye؟ Bak tam şuraya. Getir. Berzan daxwaziya revenda Kurdî çi ye divê xۆnîşandanê de؟ بەڵێ دیارە بۆی دانەکردنی ئەو هێرشانەی تورکیا کە ڕۆژانە ئەنجامی دەدات بۆ سەر هاوڵاتیانی سڤیل لە باکووری کوردستان ئەمڕۆ ڕەوەندی کوردی لە برۆکسلی پایتەختی بەلجیکا لە بەردەم کۆمیسیۆنی ئەوروپا کۆبوونێتەوە. دیارە داخوازی ئەوان ئەوەیە داوا لە یەکێتی ئەوروپا بەرپرسانی باڵای یەکێتی ئەوروپا ئەکەن کە پێویستە هەرچی زووە ئەم هێرشانە ڕێگەی لێ بگیرێت و بوەستێت. هاوکات لەلاکترەوە ئەم خۆپیشاندانە هاوکاتە لەگەڵ حەڤەیەمین ساڵ یادی دەستگیرکردن و زیندانیکردنی عەبدوڵڵا ئۆجلان ڕێبەری زیندانیکراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم خۆپیشاندانە هەروەها ئەمێ پێش ئەوەی بچم بۆ لای میوانەکەم زانیاریەکی تر بدەم بە ئێوە. ئەمڕۆ 102 پەرلەمانتاری ئەوروپی نامەیەکان ئاراستەی یەکێتی ئەوروپا کردووە کە پێویستە پەکەکە پارتی کرێکارانی کوردستان لە لیستی تیرۆر بێنرێتە دەرەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم لیستە و هەروەها خۆپیشاندانەی کە ئەمڕۆ ئەنجام دراوە ئێستا بەڕێز کاگە ئادەممان لەگەڵا. کاگە ئادەم میوانە لێرە ئەمانەوێت قسەی لەسەر بکەین سەبارەت بە ئەم خۆپیشاندانە و لیستەکە. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابێت. ئەگەر بۆمان باز بکەیت ئاماژ لەم خۆپیشاندانەی ئەمڕۆ چییە؟ بەلێ ئەم دخوازن بخوا vê civîna çapemenî ew terora dewleta Tirk li ser gelê me li Cîzrê li Sûrê Sîlopî dayî meşandin şermezar bikin. Ev Komisyona Avrupa'ya em gel Komisyona Avrupa tekiliye dane beşê wan Sûriye beşê wan Tirkiye gel Parlamentera Avrupa em be evê dane li vê derê Parlamentera Avrupî hatine ema hemî dixwazin gerek dewletê Tirk vê terorê dijî Kurda dev jê berde û ew qetliyamê dewletê Tirk dike em şermezar dikin. یعنی لە خۆپیشاندانەکە لە ئێستادا پەرلەمانتارانی ئەوروپا ji لێرە هەن. Belê belê ewana ji lêre amade ne û parlamenterê ji Tirkiye hatine şaredir jî wê derê hatine û li vê derê amade ne ewana jî tev li civîna çapemenî بە پێ ئەو زەنارەرین کە لای ئێمە 102 پەرلەمانتاری ئەوروپی داوایان کردو لە یەکێتی ئەوروپا پێویستە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە لیستی تیرۆر بێنرێتە دەرێ. باسی ئەوەمان بۆ بکەیت. Belê rast e ewa hemî grûbê li Parlamenê Ewropa grûbê çepe grûbê sosyalîst grûbê sosyal demokrat grûbê xristiyan demokrat grûbê kesk hemî pêk va kampanyek dest pê kirdine bokî PKK ji lîsta terorê derbikeve ew kampanya îro belav kirdin 102 parlamenter îmza kirdiye ew hî jî berdewam e ez wisa texmîn dikim ki vê kampanya ê namekî ji yekîtî Ewropa re jî binivîsînin ji her kesî re hemî dewletê Ewropa re binivîsînin êdî bes e gerek PKK ji lîsta terorê derbikeve wextê ew daxuyaniyê de jî dibêje ki eger hûn aştî dixwazin pêşiya aştî lîsta terorê ye û PKK muxatabê aşîtiye ji bo wê bi gerek PKK ji lîstê derbikeve. هەروەها ئومێدتان هەیە کە دوای ئەوەی کە پەکەکە لە لیستی تیرۆر هاتە دەرەوە ڕێبەری زیندانیکراوی عەبدوڵڵا ئۆجلان ئازاد بکرێت؟ Belê hetman berî wê jî berî wê jî yanî 15 Şubatê bi roja reş bo Kurda bû komplokî nev netevî divê civîna çepemenî îro de em ê wê jî şermezar bikin û daxwaziya me jî û hemî hewldanê me ew e ki rêber Apo azad bibe bo wê em tê dikoşin. زۆر سپاس بۆ جەنابێت. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابێت. وەکو میوانەکەم کە ڕێکخەری خۆپیشاندانەکەی وەروەها سەرپەرشتی تەواوی خۆپیشاندانەکە ئەکات دیارە بەرپرسی بەشی دیپلۆماسیە لە کەنەکەش باسی کرد کە جگە لەم 102 پەرلەمانتارەی ئەوروپا کە داوایان کردووە لە لیست پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە لیستی تیرۆر بێتە دەرەوە